تەسبیحی قەزوانی چاکمان لایە مشتریەکانم تەسخیبی قەزوانی چاکمان لایە ئەبڵەق و سادەمان لایە وەرە بۆ هەتر و بۆنی خۆش وەرە بەو کاڵایە سەر مێزەکەی هەتر و بۆنی خۆشە تەسبیحی قەزوان و مرویە بەخێر بە خوشکی منە خاڵسۆنە باسی بەخێر خوشکی من سەر چاوەکانی من ئەوە دەڵێ بە چەندی چی ئەم بۆنە مقەسەکە 500 میارە دەستت خۆش ڕەحمەت خوارد لەبێ ئینشاءڵڵا حەترێکیشم دەوێت عەترێکی گچکە بۆ منداڵەکان وەڵا جاوە دەوێت بۆنی بکەی خوشکی منە ئەوانە هەزارین ئەوانە هەزارین ئەوانە 2000 حەترێکی گوڵ گوڵە بە ئەوە چەندە؟ ئەو 500 بسم الله الرحمن الرحيم أستغفر الله وأتوب إليه